سراب تعريفي علمياني سراب كبا انجليزي بيوتر ميرج اصلي وشكش خوي انجليزي نية MIRAGE لأصلا فرنسية بمعنى آوينا ميرر بلام سيري كان فرقكي چەند زۆرە بۆچی ئەوان ناویاننا ميرر ئەو عالمەی ئەوان کە کەشفی ئەم زاهیرەی کرد لە پەنا قەڵایەکەوە سەیریە کرد گەرمای ئێرە ئەیدایەوە لە قەڵاکە وەکو ئاوێنە ئەیبینی دیوارەکە بەڵام ئیبن الهەیثەم ئەهلی ئیسلام پێش ئەم پیاوە بە 1000 ساڵ کە باسی ئەکاتەوە چونکە ئاەتەکەی لەبەردەستایە فەرمێ كسراب بقيعة ئەم بقيعة جەمعی قاعە وەکو جیرە وەجار دەشتێکی کاچی بە کاچیە تەختە گەرمایە ئینعیکاسی عکسکردنەوەی تیشکی تایە ئەمەش بە چەند شێوازێکە ئیبن الهەیثەم کە باسی کردووە ئەڵێ بورکەت و ماء وەکو ئەستێڵکێک وەکو گۆمێکە کە ئاوەکەی تیا کۆبێتەوە وەکو حەوزێک ئەسڵی ئەمە چییە؟ ئەسڵی ئەمە گەرماکەیە تیشکی خۆر کە دێتە خوارەوە لە زەویەدا زەویش گەرمایەکە عەکسەکاتەوە ئەم مەسافەی بڵێن مەدای 5 مەتر لە زەویەکەوە کە گەرماکەی لێداوە لە مەتری یەکەم و لە دووهەمە گەرماکە زۆر زۆرە لەبەرەوە تیشکەکەی شکاندۆتەوە هەموو تیشکێک کە ئەگاتە وەسەڵێک ئەشکێتەوە وەکو چۆن تۆ تەماشای کلکە خاکەلازێکەکەی لە حەوزی ئاوەکەیە وەکو شکاوی بینی ڕاستەیەک دانە لە ناو دۆلکەیەک ئاوا بە شکاوی بینی لە ڕاستیشە شکاو نییە چونکە تیشک خۆی کە ئەیدا لە وەسەڵێک فەرقەکە ئێستا ئەو تیشکە کە دێ ئەگا بە ئێمە لە ئاسمانەکانی باڵا کە ئەکەوێتە هەر وەسەڵێکەوە خوارە بێتەوە ئاوە لەمەشەوە دیسان دێتەوە ئەیدا لە هەوا لە هەواکە ئاوا خوارە بێتەوە دیسان دێتەوە بۆ لایەکی تر خوارە بێتەوە بۆی خوای گەورە فەرمێ فەلا ئوقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم چونکە شوێنی خۆرەکە شوێنی ئەو ئەستێرێ نازانین کوێیە ئێمە سەیری ئێرەوەکەین بەس ئەم تیشکە لێرەوە هاتووە ئەمە لێرەوە چۆتەوە بۆ سەرە لەم شکانەوەیەوە هاتووە نازانین ئەوەش چەند ئەو ساڵی تری بڕیوە ئەو ئەستێرە احتیمالە کە گەیشتووە بە ئێمە تیشکەکەی گەیشتووە بە ئێمە خۆی لەوێ نەماوە هەر خۆی لەوانەیە ئەسڵەن نەماوێ چووی بۆ گۆڕستانی ئەستێرەکانی تر ئەم تیشکە بە ئێمە گەیشتووە کە ئەگا مەم سەر ئەرزە لە مەترێک و 2 مەترێکە تیشکەکە زۆر گەرماکە زۆر شکێنێتەوە کە زۆر شکێنێتەوە وەکو شەپۆلی ئاو دەرەچێت ئەنجا دوو شێوەیە هەیە یەکێکیان لە دەشتێکی تەختایە باڵێنەوە لە دەشتی کەرار و تەماشاکەین تیشکەکە ئاو پیشانمانەدا وەکو ئاوە و ئەڕوا شکلەکان وابینین ئاوکە وابینین بەڵام کە سەیری جادە ئیسفڵتەکە ئەکەین قیرەکە جادەی قیرەکە لی کردوین بە شێوازێکی تر وەکو بوحەیرەیەکە سیارێک لەو سەرۆکە دەرەکەوێ ڕسمی سیارەکەش لێرا دەرەچێتەوە وەکو ئەوی کە تۆ سێری درەختەگەکەی لەو بەرەوە لە ناو ئاو تەنیشتی ئاوایە ڕسمی ئەویش ئاوە بەعەکسەوە ئەبینیتەوە مەسافەیەکیش لە بینی قەدی هەردوو درەختە ئەسڵەکە و وێنەکەیە هەیە وەکو بۆشایەک لەمەش هەروایە سەرابەکە وابینی سیارەکە لەوێەوە کە دێ بەم شێوەیە عکس بووەتەوە لە ژێرەوە بەم شێوەیە بینیتەوە ئەمە خۆی سەرابەکە لەم مەدای یەکەم مەتر و 2 مەترە خۆی تا 4-5 مەتر ئەوایە لە مەدای ئێرە گەرماکە زۆر شکاوتەوە بەو شێوە سەرابەکە دەرکەوتووە کەوا بوو وەکو ئاو دیارە